دەبینین ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەسک بۆتەوە لە پەیوەندی تەلەفۆنی، لە مەسنجەر، لە فەیسبوک، لە ئینستاگرام. دەبینی ئەوانە فەراغی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان بە شێوەیەکی ناتەندروست پڕ کردوتەوە. تۆ لەگەڵ خوشکێکت بەس لەبەرەوەی تەلەفۆن بۆی کردووە و بە فەیسبوک قسە لەگەڵی کردەوە، سەوت و سوڕە قسە لەگەڵی کردەوە، دەڵێ ناچمەکن خۆ بینیومە. نە، هەوڵدەن کەمترین جار کەمترین وەخت ئەو جۆرە ئامێرانە ئەو جۆرە تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاربهێنن، چونکە بەڕاستی شێوازی پەرەپێدانی کۆمەڵایەتیەکان تەندروستین شێوازی کاتی خۆیەتی و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە تەنها بۆ کاتی پێویست بەکاربهێنن. و هەروەها ئەوەتان لەبیر نەچێ سیلەی ڕەحم بەجێ بگێنن لەگەڵ نزیکانت، خزم و کەسەکانت، بە هیچ شێوەیەک سیلەی ڕەحمتان لەبیر نەچێ. و هەروەها کە سەردانی خزمێک یان ناسیاوێک یان هاوڕەیەکت کرد بە خێزانی سەردان بکەن، نەک تەنها دایک و باوکەکە و منداڵ لە ماڵێ بەجێ بێڵێ. قەت شتی وا مەکەن. منداڵەکانتان لەگەڵ خۆتان ئەگەر گەورە بن بچووک بن لەگەڵ خۆتان بیان بن بۆ سەردانیەکان، بۆی هەم تەبیعەتی خەڵکی دەوروبەر شارەزا بێ، هەم لە ژینگەی خەڵک تێبگا، هەم خەڵک بناسێ، هەم تێکەڵ بێ و خزم و کەسەکانی بناسێ. منداڵ دەبێ بزانێ مامی چێە، خاڵی چێە، ئامۆزای بابی چێ، ئامۆزای داچی چێ، خزم و نزیکەکانی چێنەوە، تەبیعەتیان چۆنە و ئاستی نزیکایەتیان لەگەڵ تو چەندە. و هەروەها یەکێکی تر لە هۆکارەکانی سەرکەوتنی خێزانی کوردی خواردنی هەموو ژەمە سەرەکیەکانە بەیەکەوە. ئێستا دەبینین خێزانی وامان هەیە یەک ژەمی سەرەکییان نییە کە هەموو بەیەکەوە کۆ ببنەوە، بەیانیانە منداڵەکانیان درەنگ لە خەو هەڵدەستن، تەنها دایک و باوکەکە پێکەوە نان دەخۆن، منداڵ لە دوای منداڵ هەڵدەستێ نان دەخوا، ئەو دەڕوا ئەوەکەی کە هەڵدەستێ و ئەو دەڕوا ئەوەکەی. نە، وا مەکەن. ئەگەر نان خواردنەکەش تاخیرکەن بەیەکەوە لەسەر یەک سفرە و خوان کۆ ببنەوە. ئەگەر نیوەڕۆیان لە بەردەوام و مەشغەڵەتی نەتانتوانی لە یەک سفرە کۆ ببنەوە، ئێواران بکە ژەمی ڕئیسیت، ئێواران بکە ژەمی سەرەکیت، شیو لێنانت بخە ئێواران بە هەموو بیکەنە مەرز لەسەر منداڵەکانتان، وا ڕایان بهێنن هەمووتان بەیەکەوە لەسەر یەک سفرە و خوان لە ژەمە سەرەکیەکاندا کۆ ببنەوە. گەروا بکەن ئەو خاڵی کە باسیشمان کرد گفتوگۆی خێزانی زۆر بە شێوازێکی تەندروست ئەنجام دەدەن. و هەروەها دۆزینەوەی کاتێک بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ خێزان. ئەگەر هەفتەی یەک ڕۆژ بێ کە بۆتان نەگونجا، مانگی یەک ڕۆژ، ئەگەر بۆتان نەگونجا 3 مانگ ڕۆژێک تەرخان بکە هەر چۆنێک بێ، بۆی لەگەڵ خێزانەکەت بڕۆیە دەرەوە، پیاسەیەک بکەیت، جەوێک بگۆڕی، شتێکی بەسیت بخۆی لە دەرەوە بەپێی ئەو ئیمکانیەتەی کە هەتا، بەڵام تۆزێک دوورکەویەوە لە ماڵەوە و هەروە کاتێکی خۆش لەگەڵ یەک بەسەر ببەن. بەردەوام هاوسەران منداڵان لەو کاتێک کە دڵیان خۆشە ناخی دڵی خۆیان دەکەنەوە و لەو کاتەدا کێشە و گیر و گرفتەکانیان باز دەکەن. قەت لە ماڵەوە تەسەوڕی ئەوە مەکە کە هاوسەرەکەت بێ لە ژینگەی ماڵەوە کە دەبینێ ڕۆژ لە بەیانیەوە چێژ لێ دەنێ ماندووە هیلاکە لەسەر سفرە بە هیلاکەتی و ماندی بوون بێ ناودڵی خۆ و ناخی خۆت بۆ بکاتەوە. نە، بڕۆ دەرەوە جەوێک بگۆڕە، خێزانەکەت ببە دەرەوە، ئەو کاتە بە هەموو شێوەیەک بڕەخسێنە ئەگەر کەمیش بێ. هۆکارە سەرەکیەکانی ئێمە باسی هۆکارە خۆشبەختیەکانی خێزانی کوردیمان کرد. ئەدی هۆکارە سەرەکیەکانی کێش خێزانیەکان یەک لە یەک تێنەگەیشتن، 2 نەبوونی پلان بۆ داهاتووی خێزان و 3 ئارام نەگرتن لەسەر کێشەکان، ئەوانە باسمان کرد. و 4 ڕاگەیاندن، ئەوەی کە ئێستا لێرە مەبەستمانە ڕاگەیاندنە کە بابەتەکەمان لەسەر کاریگەری خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا بوو. دەین باسی دەکەین. بەڕێوەبەری ڕاگەیاندنی کۆشکی سپی تو کراسیکۆ دەڵێ چی؟ قسەیەک دەکام، دەڵێ ئێمە چۆن دەزەنجین بەرامبەر تیرۆر، چۆن بەرامبەر تیرۆر دەجەنگین. ئەگەر تەرکیز بکەن ئەو مانای زۆر هەڵدەگرێ. ئاواش دەبێ بجەنگین بەرامبەر فکر، واتە فکری مسڵمانان. بزانم چۆن. بۆیە کوردکردنەوەی جلوبەرێک لە ڕاگەیاندنەکان، واتە ئێمە کە جلوبەرێک کورد دەکەینەوە، باشترین ڕێگایە بۆ تێکدانی کۆمەڵگا ئیسلامیەکان. بزانە ئێمە بە هیچ شێوەیەک هەست بەوە ناکەین ئێستا کە دەبینین لە چەند ساڵی ڕابردوو بە شێوەیەکی
بەرنامە بۆ داڕێژرا و جلوبەرگ کورت کرایەوە و هەروەها هەندێک جلوبەرگ و خوونەریت هەیە لە ناو خێزانە ئیسلامیەکانیش بەداخەوە هەیە کە ئێمە ڕێبەکچەکانمان دەدەین ئەو جلوبەرگانەی کە لەگەڵ کۆمەڵگا ئیسلامیەکان ناگونجێ لەبەری بکەن ئەوە بزانە بە شێوەیەکی زۆر جوان بەرنامەی بۆ داڕێژرا بۆی کۆمەڵگا ئیسلامیەکان تێک بدەن و هەروەها ئەو ژینگە و بارودۆخە ئیسلامیە کە هەیە نەیهێڵن. دەرهاویشتەی خراپ بەکارهێنانی ڕاگەیاندن بزانام دەرهاویشتنەکە چییە؟ یەکەمیان دەرهاویشتەکان دوورکەوتنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەگەر تۆ هەر ئامێرێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردەهێنی کە دوورکەوتیەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام و پرەنسیپەکانی ئیسلام ئەوە لا ئیرادی ڕاستەوخۆوات دێدێ ئەو شتانێک کە خراپن تەئسیری لەسەر تووە تەموحت حەزت بۆ ئەوان دەچێت و ئەوان بەکاردەهێنی. لە ئاکامدا ئەگەر دایک بی و ئەگەر باوکیش بی ڕاستەوخۆ لە ڕنگدانەوەی کردارەکانت ڕنگدانەوەی دەبێ بەسەر منداڵەکانیشتدا بۆیە زۆر وریای ئەوە بن کە پەیوەست بن بە ئاینی پیرۆزی ئیسلام بە ڕوکنەکانی بە فەرزەکانی و هەروەها خاڵی دووەمیان لە دەستدانی پەروەردەی منداڵەکانمان بە شێوەیەک کەناڵەکانی ڕاگەیاندن پەروەردەیان دەکەن. دەبینین ئێستا لەو واقعی کە ئێستا ئێمە تێدا دەژین منداڵەکانمان پەروەردەیان کەوتوتە دەست سۆشیال میدیا پەروەردەی منداڵەکانمان کەوتوتە دەست ئەو کەناڵە لۆکاڵیانەی کە دراما تورکیەکان پەخش دەکەن. دەبین پەروەردەی منداڵەکانمان لەدەست خۆمان نەماوە ئەوەندەی منداڵەکانمان معجیبن بەو بەرنامانەی کە لەو کەناڵە لۆکاڵیانە هەنا ئەوەندە معجیبی کار و کردەوەی ئێمە نین و هەروەها ئەوەندەی فەیسبوک بەکاردێنن ئەوەندە گفتوگۆ لەگەڵ ئێمەدا ناکەن. دەرهاویشتە خراپەکانی خراپ بەکارهێنانی ڕاگەاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێکیان لەوانە زۆربوونی کێشە خێزانیەکانە. من 5 ساڵ پارێزەرایەتیم کردووە لە دادگاکان دەبینین ئەو کێشانەی کە دروست دەبن زۆربەی هەرە زۆری کێشەکان ئەنجامی ئەو تەکنەلۆژیایە کە بەڕاستی زۆر بە سەقەتی هاتووە بۆ کۆمەڵگەی ئێمە و ئێمە بەکاری دەهێنین. چوارەمیان تەلاق. ئێمە ئەگەر سۆشیال میدیا بە شێوازێکی ناتەندروست بەکاربێنین یەکێک لە دەرهاویشتە خراپەکانی تەلاقە زۆربوونی ڕێژەی جیابوونەوەیە. ئێستا ئەوەندەی ڕێژەی تەلاق زۆرە ئەوەندە زەواج زۆر نییە و ئەوەندەی کە خێزانەکان لێک دەترازێن ئەوەندە خێزانەکان بەرەو یەکەوە و هەروەها پێکەوە خێزانی تەندروست بنیاد نانێن. هەندێک ئامارتان بۆ دەخەمەڕوو 175 خەڵک مۆبایل بەکاردەهێنن بۆ 151 خەڵکی ئەمریکا ڕەفتاریان خراپ بووە بەهۆی دوای ئەوە 166 خەڵک هەز بەنا ئاسوودەی دوای بەکارهێنانی هەز بەنا ئاسوودەی دەکەن دوای بەکارهێنانی 125 تووشی کێشەبوون لەگەڵ هاوڕێ و هاوپیشەکانیان دوای بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. ئەمە ڕێژەیە وە لە ئەنجامی دراسەکردن و ڕاپرسی و کە لە دەبینین لە ئەمریکا و هەروەها وڵاتانی غەرب کە ئەوان دڵنیابن بە شێوازێکی زۆر تەندروست لە ئێمە بەکاری دەهێنین هەمووی دەرهاویشتە خراپەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. ئەکادیمیای ئەمریکی بۆ پارێزانانی تەلاق دەڵێ ڕێژەی 120 تەلاق لە ئەمریکا هۆکارەکەی بریتیە لە چی؟ فەیسبوک. و سندیکای پارێزەرانی ئیتالیا دەڵێ ڕێژەی 140 تەلاق لە ئیتالیا هۆکارەکەی بریتیە لە واتسئەپ. دڵنیابن لە هەرێمی کوردستان ئیحساییەکی وا نەکراوە هەروە ڕاپرسی نەکراوە ئەگەر بکرێ دڵنیابن لەوانەیە ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە واتسئەپ لە فەیسبوک ئینستاگرام و هەروەها سناپچات ڕێژەی پێم وایە لەوانەیە بفڕێ بگاتە 170 بۆ 75. ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان بە پێی ڕاگەیاندنی دادگای تەمیز لە هەرێم ڕێژەی جیابوونەوە لە هەرێم لە ماوەی 2017 بۆ 2018 سێ هێندە زیادی کردووە. دادگای تەمیز ساڵانە ڕێژەی جیابوونەوە بڵاو دەکاتەوە لە پارێزگاکان لە هەر سێ محافەزە ڕێژەی تەلاق چەند بووە. دەڵێ لە هەولێر و لە دوهۆک لە سلێمانی لە هەولێر ساڵی 2017 2985 حاڵەتی جیابوونەوە هەبووە. بزانە بۆ ساڵی 2018 چەند زیادی کردووە. ساڵی 2018 بووە بە 3595 حاڵەتی جیابوونەوە. پێم وایە ڕقەمەکان زۆر جیاوازیان هەیە. لە دوهۆک ساڵی 2017 1384 حاڵەتی جیابوونەوە هەبووە
و لە ساڵی 2018 1509 حاڵەتی جیابوونەوە هەبووە ئەوەی کە تۆمار کراوە. لە ساڵی 2017 1360 حاڵەتی جیابوونەوە لە سلێمانی هەبووە. لە 2018 زۆر زیادی کردووە 4085 حاڵەتی جیابوونەوە هەبوو.